سەڵاتان لێ بێت هەواڵی گەرم لە خورمات و بەرفلۆی پلەکانی گەرمایە گەرچی لە ماوەی هەفتەی ڕابردوودا پلەکانی گەرما نزم بوونەوە کەشێکی پاییزی دروست بوو بەڵام لە ڕۆژی هەینیەوە جارێکی تر لە خورمات و پلەکانی گەرما بەرز بوونەتەوە. هەواڵی گەرم لە خورمات و وەچمە لای ڕووداوێکی سوتانی تانکەرێک دوێنێ لە خورمات و فارس تانکەرێک بە تەواوی سوتا دیارە تیمەکانی ئاگرکوژێنەوە دواکەوتو بوون لە کوژانەوەی هەر بۆیە خۆتی تانکەرەکە خۆی کوژایەوە بەڵام ئەوەی جێگەی سەرنجەوەیە کە شۆفێری تانکەرەکە هەڵاتە بوو واتە ئەو کاتێک کە خەڵکی چ بوونە سەیری تانکەرەکە بینی بوویان کە شۆفێرەکەی تێدا نییە بەڵکو هەڵاتووە کە گومان دەکرێت بارەکەی یاخود ئەو بارەی نەوتەی کە پێی بووە ڕەش بووە لە بازای ڕەشدا بازرگانی پێوەکراوە تانکەرە هەرچەند لێکۆڵێنەوەکان بەردەوامن بەڵام بەهۆی ئەوەی کە تانکەرەکە بە تەواوی ستاوە تاکو ئێستا نەگەشتنەتە هیچ ئەنجامێکە و تانکەرە هیچیە بۆ یاخود ئەوەی بارەی کە پێی بووە چی بووە و بۆ کوێ بردوێتی. ئەمە ئاماژە بە هەندێک حاڵەت بکەم کە لە خورمات و بەرەو زیادبوون دەچێن. نازانم گوێتان لە دەنگی منە چکە من گوێم لە دەنگی خۆمە بێتەوە. بەردەوام بە دڵزار گوێمان لێتە. دەنگم باشە؟ بەڵێ. ئەمە باس لە حاڵەتێکم کە لە خورمات و خەریکا بێتە دیاردە ینی هەفتانە چەند جارێک ئەوە دووبارە بێت ئەوەش دۆزینەوەی نوشتە یاخود سەحر و جادووە لە قەبرستانەکان لە پرۆژەی ئاوی شارەکە لە چەند شوێنێکی جیاواز لە شارەکەدا بەردەوام لەلایەن هاوڵاتیانەوە نوشتە و جادوو ئەدۆزرێتەوە بەداخەوەکە ئەرکی لایەنە پەنجدارەکان و حکوومەتە کە هەڵسن بە دەستگیرکردنی ئەو کەسانی کە کاری نوشتە و جادووەکەن بەردەوام کە ئەمانە زیانی گەورەیان بۆ کۆمەڵگا هەبووە و بەردەوام کاریان تێکدانی هەندێک جار خێزانەکان بووە هەر بۆیە بەهۆیەوەی کە لە خورمات و بەردەوام دەدۆزرێتەوە بۆیە ئێستا چالاکوان داوا دەکەن کە پۆلیس یاخود لایەنە پەیوەنددارەکانی شار هەڵمەتێک دەست پێ بکەن بۆ ئەوەی کەسانە دەستگیر بکەن و ئەو داردەیە لە خورمات و بنبڕ بکرێت. هەڵبەتە ئەمە نەک تەنها لە خورمات و بەداخەوە ئەمڕۆ لە زۆربەی شار و شارۆچەکان بەرچاو دەکەوێت کە هەندێک کەس تەنها کاریان لەسەرەوەی کە نوشتە و جادوو بۆ خەڵک دەکەن و خەڵکی فریو دەدەن. ئەمەش بە دوو هەواڵ بکەم لەسەر ئاسی پارێزگای سەلاحەدین دوو هەواڵی پەروەردە بەداخەوە دوێنێ دوایەوەی خوێندکارێکی پۆلیسی ناوەندی پاڵپ یاخودتانەی لە ئەنجامەکاندا بوو کە لە پۆلیسی ئەنجامەکان پێش چەند هەفتەیەک بڵاو کرایە بەڵام ئەو خەڵکی لێدا بوو تانی لێدا بوو بە چاوەڕێی ئەوەی کە وەزارەتی پەروەردە ئەنجامەکەی بۆ ڕاست بکاتەوە ئەو خوێندکارە بۆ پێی وتەی خۆی گومان هەیە بۆ لە ئەنجامەکان بەڵام دوایەوەی کە وەزارەتی پەروەردە ئەنجامەکان بڵاو دەکاتەوە جارێکی تر وتانەکەی وەرناگرێت بەداخەوە خوێندکارێک بە ناوی ئەمیر حەیدەر لە قەزای دوجێل کۆتایی بە ژیانی خۆی هێناوە بە بۆی ئەوەی کە وەزارەتی پەروەردە تانەکەی وەرد نەکردەوە پەڵپەکەیان بڵاو نەکردەوە. ئەمەژە بە کۆتاهوا بکەم لەسەر دۆخی پەروەردە لەسەر قەزای خورمات و پارێزگای سەلاحەدین دیارە دوێنێ لەسەر پارێزگای سەلاحەدین نووسراوێکی فەرمی وەزارەتی پەروەردە بڵاو کرایەوە کە وەزارەتی پەروەردە ڕەزامەندی پیشانداوە فەرمانی کارگێڕی بۆ وانەبێژانی ساڵی 2022 دەربکات و هاوکات هەر ئەم ساڵیش جارێکی تر ناونووسین بۆ وانەبێژان لەسەر ئاستی پارێزگاکە و تەواوی قەزاکانی خورمات و قەزاکانی دیکە دەربڕێت. ئەمەش خۆی لە خۆیدا هەواڵێکی خۆشە بۆ ئەوانی کە کۆلێژی پەروەردە و کۆلێژەکانی دیکەیان تاو کردو بۆ ئەوەی کە بەپی پێداویستەکانی قوتابخانەکە لە ماوەی داهاتوودا هەفتەی داهاتوو یاخود سەرەتای مانگی داهاتوو دەتوانن ڕوو لە خوێندنگەکان بکەن وەکو وانەبێژ دابمەزرێن. هەر لە نووسراوەکە داهاتووە کە لە بودجەی ساڵی 2023دا ئەوانە شایستەدارایەکانیان بۆ وەردەگرێت و دەکرێنە گەیەبەست کە ئەمەش هەواڵێکی خۆشە بۆ ئەوانی کە کۆلێژی پەروەردەیان تاو کردووە. ئەم هەواڵە لە کاتێکدا کە ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێم بڕیاری داوە کە وانەبێژ لە تەواوی شارەکانی هەرێمی کوردستان و ناوچە کوردستانەکانیشەوە تۆمار بکات کە ئەمەش جارێکی تر جگەلەوەی کە بۆ دەرچوانی کۆلێژی پەروەردە هەواڵێکی خۆش هاوکات بۆ خوێندنگاکانیش ئەبێتە هەواڵێکی خۆش چونکە لە خورمات و جگەلەوەی کە کەمی مامۆستا یاخود کەمی فەرمانبەر لە وەزای خوێندنگاکان هەیە هاوکات کەمی بیناشێکی ترە لە کێشەکانی پەروەردە وەکەوەی کە ئێمە بەداداچوومان بۆی کردووە
فۆرمات و پێویستی بەسی بینای قوتابخانەی نوێ هەیە کە بە دروستکردنی ئەو سێ بینایە کێشەی پەروەردە لە فۆرمات و چارەسەر دەبێت ئەگەر بێت و ژمارەیەک مامۆستای وانەبێژ یاخود بەگرێبەست لە ناوەندەکانی خوێندندا دابمەزرێنن. کۆتا هەواڵ لە پارێزگای سەلاحەدین بەردەوام سەلاحەدین ئەو پارێزگایە کە هەواڵی سەیر و سەبەری تێدا بڵاو دەبێتەوە بە تایبەتی لە بابەتی گەندەڵیدا. لە دوایین هەواڵدا پارێزگاری پێشووی سەلاحەدین کە لەلایەن پەرلەمانەوە بتمانی لێ وەرگیراوەتەوە لە ماڵپەڕی خۆی لە تویتەر هەواڵێکی بڵاو کردەوە نووسراوێکی بڵاو کردەوە تێدا ئاماژە بۆ دەکات داوای خۆپارێزیە کات یاخۆ داوای پاراستنی ئەندامانی خۆی خێزانەکەی کات لەلایەن پۆلیسی نێودەوڵەتیەوە ئەگەر بێت و گەرنتی ئەوە بکرێت کە خۆی و ئەندامانی خێزانەکەی پارێزرا و سەلامەت دەبن ئەوە ئەو هەندێک بەڵگەنامەی لێ لایە کە بڵاوی دەکاتەوە لەسەر ئاسی پارێزگای سەلاحەدین و تەواوی عێراق ئەوە بەپی و نووسراوەکە ئەو بێت کە کودەتا ڕوودەدات و مێزەکە بەسەر گەندەڵکاراندا قەڵب دەکاتەوە.